الله أكبر. شەوێکی ئارام و کەشێکی ئیمانیە، گەورەترین و پیرۆسترین شەوی ساڵە. پیر و گەنج و منداڵ ئاوێتەی دوعا و پاڕانەوە و قورئان خوێندن بوون. شەوی قەدر ئەم شەوەی بۆ یەکەم جار قورئانی پیرۆز دابەزی. شەوانی قەدر دەکەونە دە ڕۆژی کۆتایی مانگی ڕەمەزان و لەم دەشەوەدا شەوە تاکەکان گومان دەکرێت بەر قەدر بکەون و لە ناویشیاندا بە دیاریکراوی شەوی 27 ڕەمەزان. ئەم شەو هاوڵاتیان بە مەبەستی پەرستش و دوعا و قورئان خوێندن مزگەوتەکان پڕ دەکەن لە دەربڕینی خۆشەویستی خوددا و پێغەمبەر. ئێمەی موسڵمان لەم شەوەدا زیاتر خۆمان پابند بکەین بە عیبادەت و بە زیکری خوای پەروەردگارەوە، چونکە بەڕاستی ئەم شەوانە شەوانێکە ساڵی یەک جار بۆ ئێمە دووبارە ئەبێتەوە. قەدەری خوش وایە لەوەچی ئێمە ئەم ساڵ ئەلێرە بین ساڵێکی تر ئەم شەوە نەبینینەوە. بەڕاستی بۆیە پێویستە ئێمە زیاتر خۆمان پابند بکەین بە دینی خوای پەروەردگارەوە بە زیکرەکانەوە بە قورئان خوێندنەوە لەم شەوانە و زیاتر بە دوعاکردنەوە ئینشاءالله. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. خی گەورە لە بوردەی خۆشی و لابدەکانی ئەبووری ئینشاءالله لێمان خۆش بێن و شەو پیرۆزە و شەوی قەدرە. ئینشاءالله ڕۆڵە دوعای گژیر کەین بۆ هەموو جیان و بۆ تایبەتی بۆ میلەتی موسڵمانی کوردستان کە خی گەورە ئەم پەتاڤای ڕۆسەمان لە دوورخاتەوە و قەیرانی دارایی کە وڵاتی گرتووەتەوەوان ئینشاءالله خی گەورە ڕزگارمان کە و خی گەورە دەروی بە خێرمان لێ بکاتەوە ئینشاءالله. ئینسان ڕوحێتی تازە ئەبێتەوە، یعنی چەند ساڵ 80 ساڵ لێوە نوێژکە مەم شەوە نییە کە خوالی و ببووری و کە عیبادەتی تیاکەی. ئەوانەی لە شەوی قەدردا بێدارن و نوێژ و عیبادەت دەکەن زانایان دەڵێن خێری 1000 مانگیان بۆ دەنووسرێت، دوعاکان گیرا دەبن و پەرستشەکان قبوڵ. خودای گەورە ئەم دەستانە ناگەڕێنێتەوە کە ڕووە ئەو بەرزکراونەتەوە، بۆیە دەبێت لەم شەوانەدا بەدڵ لە خوددا بپاڕیتەوە تا بەر لێ خۆشببوونی پەروەردگار بکەویت. بەڵێ سەرەتا بە خێراتنتانەکەین داواکارین لە خۆی پەروەردگار ئێوەش و هەموو لایەکمان بەشدار بین لەو ئەجر و پاداشتە گەورەی کە بۆ ئاودانکردنەوەی ئەم شەوە دانراوە. ئەم شەوە ناوێنراوە شەوی قەدر، وشەی قەدر لە شەڕەف و مەکانەت و گەورەی و پیرۆزیەوە هاتووە، چونکەوە ئەم شەوە ڕێز لێگیراوە بەوەی کە قورئانی پیرۆز لەم شەوە پیرۆزەیە هاتووەتە خوارەوە، بەوەی کە ئەم شەوە ئاوادانکردنەوەی بەتەنها چاکترە لە عیبادەت و بەندایەتی 1000 مانگ، واتە زیاد لە 83 ساڵی تەمەن. بۆیە ئەم شەوە لەبەر ئەو مەکانەتە و لەبەر ئەو پلەپایەوە لەبەر ئەو ڕێزەی کە پێی دراوە بۆیە پێوتێ لەیلەتول قەدر. خوددا بەخشندەیە، بۆیە هەردەم بە بەندەکانی دەڵێت داوای لێخۆشبوونم لێ بکەن تا لە تاوان و گوناهەکانتان خۆش ببم. شەوانی قەدریش ئەو شەوانن کە خودای گەورە بەڵێنی بە بەندەکانی داوە کە لێیان خۆش بێت و ئەوەی لەم شەوانەدا عیبادەت بکات چاکە و خێرێکی نەپڕاوی بۆ دەنووسرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.